بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم حەڵقەی سۆراغی مێژوودا قسە لەسەر دوانەی نێوان گەل و دەسەڵات بکەین. دەپرسین لە مێژوودا نووسینەوەی مێژوو بە شێوەیەکی گشتی لەلایەن دەسەڵاتدار و خاوەن شکۆکانەوە نووسراوەتەوە. ئایا گەل دەوری چی بۆ لێرەدا؟ ئایا پەیوەندیەکانی نێوان دەسەڵات و گەل لە مێژوودا و ئەزمونانەی کە لە مێژوودا دەیبینی لە ڕووداوەکان تا چەند گەل و دەسەڵات دوانەی تەواوکەری یەکتر بوون؟ بە هەمان شێوە دەپرسین تا چەند ئەمە لە نێو مێژووی ئیسلامیدا شتێکی دروستە بە هەمان شێوەی مێژووی تەواوی مرۆڤایەتی. دەپرسین ئایا تا چەند ستەمکاری دەسەڵاتی سیاسی و ئەو ستەمەی کە لە کۆمەلگا کراوە تا چەند هۆکاری دابڕان بووە لە کۆمەلگا؟ ئەوانە چێن دێن مێژوو دەنووسنەوە لە کاتێکدا کە ئەم مێژووە دەبێت بە مێژووی دەسەڵاتدارەکان؟ ئایا وەزیفەی گەلچی دەبێت لەو کاتێک کە دەسەڵات ستەم بەرهەم دێنێت یاخود دەبێتە دەسەڵاتێکی مستەبید؟ ئەمانە کۆمەڵە تەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی ئەمڕۆمانە بە میوانداری هەرێک لە بەڕێزان مامۆستا فاتح شوانی توێژەر لە مێژووی دێرین و پەیوەندی ڕامیاری و سەربازیەکان، کاکشوان هەورامی توێژەر لە فکری سیاسی بەخێربێن بۆ ستودیۆی سۆراغی مێژوو. سپاس بۆ دەرفەتە. مامۆستا فاتح، کاتێکە مێژووی ڕابردووە خوێنرێتەوە دەبینین مێژوو بە حکمی ئەوەی کەسە خاوەن دەسەڵاتەکان کۆمەڵی خەڵک لە نزیکیانەوە بۆ ئەم مێژویان نووسیوەتەوە بینین مێژووی خاوەن دەسەڵاتەکانە. زۆر جار دەبینین گەل غیابی هەیە، لەوانەیە هەندێک جار هەر وەکو چۆنەڵی وەکو ئامێرێک یا وەکو کارکتەرێک بەکاری هێنراوە ئەوەی کە لەناو ئەو مێژوەدا باسکرەوە یا وەکو سەربازێک کە ڕوبەر لەناو ڕووداوەکانە بەرامبەر بە هێزێکی دیکە بەکاری هێنراوە. ئەم پەیوەندێ لە نێوان دەسەڵاتی فەرمانڕەواوە دەسەڵاتەوە ئەوەی کە پێوترێ گەل چۆن ڕێکە خرێوە لە مێژووی سیاسی ڕابردوودا ئەکرێت چۆن قسەی لەسەر بکرێت؟ دەستخۆش سەرتا سوپاس بۆ دەرفەتە کە قسە لەسەر کایەکی گرنگی کۆمەڵگەمان کەین ئەوش مێژوو ڕابردوێتی. دیارە هەر گەلێک خاوەن ڕابردوویەکی دوور و درێژی خۆیەتی و پێویستە لەسەر تاک بە تاکی ئێمە بخوێنێتەوە، بزانێت لەکوێ هەڵەمان کردووە، لەکوێ چاکەمان کردووە، لەکوێ ناڕوونە ڕوونیکەینەوە، پەرە بە چاکەکانمان بین، باشەکانمان بەرەو پێشبەرین، هەڵەکانمان دووبارە نەکەینەوە، ئەوەی ناڕۆشنی ڕوونیکەینەوە. بۆ وەڵامی ئەو پرسیارەت کە تاکیان سەرکردە یان گەل چ ڕۆڵێکیە بۆ لە نووسینەوەی مێژوو یان لە ڕابردووە، ئەو قسەیە کرێکە گوایە سەرکردە یان پاشا یان مێژنووسی خاوەن دەربار مێژووی نووسیێتەوە کە ئەمەش زۆر کات لە ڕووداوەکان شا گەل پەراوێز خراوە. ئەگەر فەلسفەی مێژوو بخوێنەوە ئەمە بابەتێکە بە تێر و تەسەلی باس کراوە. مێژووی ڕاستەقینە ئەو مێژوەیە کە با بڵین باشترین مێژنووس ڕاستگۆترین مێژنووس نووسیوێتەوە. ڕەنگە لێرە گومانێکە بێ کە مێژوو کەسانی خاوەن دەسەڵاتی نووسنەوە، بەڵام دوجار دەرەکەوێت کە ڕاستترین ڕوودا و ڕاستترین ئەکتەر کێ. ئەماژە بە خاڵێککەین کاتێکە شۆڕشی سپارتاکۆس ڕوویدا کۆیلێک ڕابەرایەتێکە، ئەم ڕووداوە مێژوویە سەرکردەیەک دیاریکراو نەبووە کە ڕابەرایەتیکە، یان کاتێک ناپلێن لە بەرەکانی جەنگە لە دژی رووسیا و بە جەنراڵەکانی هەڵێت ئایا چی بوو سەرکەوتین، یەک لە جەنراڵەکان هەڵێن نەخێر گەورم فلان کەس و فلان سەرکردەمان لە قسەکردنی مەرگایە و لەو پەڕی شکستین. بانگ لە نووسەرەکەیەکە ئاڵێ بنووسە بژی ناپلێن ئێمە لە سەرکەوتنین، ئێمە لە پێشڕەویان بەرەو سەرکەوت نەڕۆین. بەڵام ڕاستە لێرە ناپلێن توانی با بڵین ئەوە بنووسێتەوە بە نووسەرەکەی، بەڵام دواتر ڕاستەقینەکە دەرکەوت کە ئەمە هەڵەیەکی کوشندەیە فێڵ لە خەڵک کراوە، مێژووی ڕاستەقینە ئەبێ دەرکەوێت. لە زۆربەی با بڵین لای خۆشمان لە کوردستانە زۆر کێشەی وامان هەیە کە تاکو ئەمڕۆ ناپاک کراوەتە پاڵەوان کراوەتە ناپاک و پێویستە ئێمە ڕوونی بکەینەوە. زۆر کار ڕاستە پاشاکان خاوەن دەربار هەموو شتێکی بەدەست بووە. قسەیەکی جەمالادین ئەفغانیم بیرەکەوێتەوە کە ئەتوانین باسیکەین لێرە پاڵ پشتە بۆ ئەوە نەخێرە هیچ دەوڵەتێک هیچ پاشایەک بەبێ گەل بوونی نییە و گەل سەرچاوی هەموو دەسەڵات و ڕوودا و باڵین کای دروستکردنی ڕووداوەکانی مێژووە. جەمالادین ئەفغانی
لە سەردەمی نەسرەدین شا مزەفردین شای قاجاریە باڵین دەمێکە بێت ئێوە بیبینێت باز لەوە بکاتیان ئامۆژگاری بکات کە دەست لە زوڵم و ستەم هەڵگرێت خەڵک هەژارە شۆڕشی نان دروست بووە شۆڕشی تووتن دروست بووە بەهۆی باج و سەران و کۆمەڵێک شتینە دادپەروەریەوە گەل هەژار و داما بووە جەمالدین ئەفغانی پێڵێت گەورم لە مێژووە بینیمانە گەلێک بێشا بژی بەڵام هەرگیز نەمانویلە شایەک بێگەل بژی تۆ بە گەلەوە شای ئەگەر چایەک بە خۆتان نەخشێنیتەوە بەکردەوەکانتان نەخشێننەوە ئەوە تووشی داڕوخان و کارەساتێکی گەورە مامۆستا ئێوەکو پسپۆڕێ لە بواری مێژوودا بەتایبەتی مێژووی دێرینەوەی ڕابردوو باسیەکەن ئەمانە یاعی ناوە نرێت چی لە مێژووە ئایا ئەمانە خەوشەکانی ناو مێژوون کە زۆر جار بە چاواشەکاری مێژووە نووسرێتەوە یا ئەو فەجۆ و چۆنەڵی بوارە بەرفراوانی لە نێوان گەل و دەسەڵاتە دروستەکرێت بێگومان هەر لە زۆر لە مێژووی دێرینە بەتایبەت شتێکەیە کاڵێ دین و دەوڵەت دوو دیوی یەک دراون زۆر کات پاشاکان زانیوانە خەڵک لە سەرچی دینیەکە بۆ سنجڕاکێشان هاتوون دینیان بەکارێنەوە زۆر کات تەنانەت لە پێناوی دەسەڵات و مانەی خۆیانە خۆیان کرۆ بە خواوەندێکیان خۆیان کرۆ بە کەسێکی فریات ڕەست و توانیانە فێڵ لەگەڵکەن فێل لە میلەت بکەن بەڵام بۆ کاتێکی دیاری کراوە دواتر ئەگەر بە نووسینەوەی مێژوش بێت باڵێن نووسەرەکانی دەرباریش پاشاش بە شانوباڵی پاشایە هەڵیاندا بێ و دەوڵەت و بنەماڵی شانشای وایان کرد بەڵام دواتر دەرەکەوێت کە ڕاست نییە چکم بە کردار لەگەڵ خەڵک نەبووە بە کردار لەسەر دینی خەڵک نەبووە بە کردار نەهاتۆتە ناو خەڵکەوە ئەو مێژووی کە ئەو دروستی کردو گوایە بە شێوکی وایە بەڵێ بێگومان بە خەڵت و خەوش و ناڕۆشنی دانرێ مێژنووسێکی دواتر توێژەرێکی دواتر کە لێکدانەوەی بۆ کات تەواو پێچەوانی ئەو سەردەمە بۆ تەواو پێچوانی ڕاستیەکانە و فەلسفەی مێژووش ئەرکی ئەوەیە کە ڕووداوەکان هەڵە سەنگێنێ چی ڕاستە چی دروستە ئەوە خاتە ڕوو چی هەڵەیە ئەی خاتە ڕوو ئەڵێمە هەڵەکانە ئەمە ڕاستەکانە بەڵێ کاک شوانەگەر بپرسین یعنی ئایا ئەو پاڵنەرانە چینکەواکەن مێژوو بەڕێڕەوێکی دیکەدا ببرێ بێگومان هەر ئەو پرسیارەیە ئاڕاستەی مەمەسەفاتی حم کرد بەڵام ئێمە بەو دیوەی ترا بەڕێزەی وەڵام بیتەوە پاڵنەرەکانی ئەم هۆکاری چاواشەکردنەی مێژوو کامانەیە ئێمە بینین بۆ نمونە زۆربەی جار کاتێکە بازە ڕووداوەکانی مێژووە کرێەوە بەسەرەکرێنەوە ڕووداوەکان ئەبینین مێژوو نووسینەوەی مێژووی میر و دەسەڵاتدار و فیوداڵ و کاپیتاڵ و خاوەن دەسەڵاتەکانە ئەمە کێ پاڵنەر بووە یا ئەم بارە دەرونیە چیەوە ئاکا کە پاڵ بۆ بنێ مێژوو بێدە مێژووی ئەوان و زۆر جار ئەبینی گەل لەو شوێنەدا غیابی هەیە بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بۆ وەڵامی ئەو پرسیارەی جەنابەت ئێمە ئەگەر سەرنجی سەرچاوە مێژوویەکان بدەین دوو جۆر سەرچاوی مێژوویە بینین لە هەندێ قۆناغی مێژووە بە تایبەت ئێمە کە سەیری مێژووی تەبەریەکەین مێژووی ئیبن و ئەثیر ئیبن و کەسیر ئەمانە ئەەکەین ئەمانە بەڕاستی مێژوونووسی بە ئینساف بوون لە هەموو مێژووی مرۆڤایەتیە چونکە ئەبینین ڕووداوەکانیان نووسیوەتەوە لە زۆر بێلایەنانە وەکو خۆی نووسیویانەتەوە بەڵام ئیتر ئەکرێت توێژەرانی ئێستا بێن ڕاستی لە ناڕاستی ئەو چیرۆکانە ینی بلێک جیاکەنەوە بەڵام گرنگە ئەوەیە ئەوان هەردوو دیوی یا چەندی و چەندین ڕیوایەتیان لەسەر بابەتێک گێڕاوەتەوە ئەمە جێگەی ڕێز و تەقدیرە نەک بۆ ئێمە بۆ هەموو مێژووی مرۆڤایەتی بەڵام دوجار ئەوانەی کە دەسەڵاتدار بوون و ویستویانە دەسەڵاتی خۆیان جوان بکەن و دەسەڵاتی خۆیان بەنەوەکانی داهاتوو بگەێنن هاتوون کۆمەڵێ نووسەر و مێژوونووسیان لە چواردەوری خۆیان کۆ کردوێتەوە مێژوویان بەو ئاقارە نووسیوەتەوە کە خۆیان ویستویانە ئێمە لەو ڕۆژەوە ئەبینین تا چەندە دەسەڵاتدارەکان لە دەنگی میلەت و لە
خەڵک ینی جەماوەری بوون دوور کەوتونەتەوە هاتوون پێویستیان بەوە بووە کە وەک چۆن ئێستا میدیای چاواشەکار هەیە ئەو کاتە مێژووی چاواشەکاریشیان هێناوەتە ناو ڕەوتی مێژوو لەبەرەوە ئێمە بینین ئەو دەسەڵاتدارانەی کە لەگەڵ میلەتان نەبوون ئەمانە هاتوون ئەو جۆرە مێژوو نووسانەیان لە چواردەوری خۆیان کۆ کردوتەوە و زۆرێکیش لەو مێژوو نووسانە نیان شاردوێتەوە ئەڵێ من بە فەرمانی فلانە میریا فلانە دەسەڵاتدار من ئەم مێژووە نووسیوەتەوە. بەڵێ ئەمانە کاکشوان کاریگەریان هەبووە لەسەر سیستەمی سیاسی یعنی ئەو سیستەمەی کە لە مێژووە سەیرەکە یا ئەو فەرمان ڕەوایەتی باواز لە سیاسەتەکەی بێنین کە کراوە دەسەڵات فەرمان ڕەوایی خەڵکی کردووە تا چەند نووسینەوەی ئەم مێژووە ئەم مۆدێل و ئەم شێوازە لە ئیشکردن بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکانە کاریگەری هەبووە لەسەر نیزامی سیاسیە ئەو نیزامی کە کۆمەلگای بەڕێوە بردووە. ئەو کاتێک کە ئەمانە ئەم مێژویان نووسیوەتەوە لەوانەیە بڵێن لەو مەقتەع مێژوویە جەماوەر زانیویەتی ئەم دەسەڵاتدارە زاڵمە بەڵام کاتێ ئەم مێژووە 100 ساڵی بەسەراتەیە پەڕێ ئێمە خۆمان ئەزانین کە ئێستا ئێمە خۆمان لە ژیانین ئێوارە سەیری کەناڵەکانی ینی تەلەڤیزیۆنەکەیت هەواڵێکە بە چەندین شێواز ینی ڕووماڵە کرێ ینی تۆ وەکو کەسێکی چاودێریش بەلاتەوە یعنی جێگەی سەرنجە یعنی بڕاستی لە ناڕاستیت لێ تێکەچێ ینی چاواشە ئەبیتایە چ بگاتە ئەوەی کە لە سەردەمێکە لە قۆناغێکا خوێندەواری وەکو ئێستا نەبووە هۆکارەکانی پەیوەندی وەکو ئێستا نەبوون ئەم یعنی جیهانگیریە لە ڕاگەیاندنان نەبووە سەیرەکەی دوای 100 ساڵ ئەم کتێبە بووەتە سەرچاوە بۆ دوای خۆیان لەبەرەوە ئێستا ئێمە ئەبینین ئەو مستەبیدانەی کە مێژوویان نووسیوەتەوە بە جوانکاری نووسیوانەتەوە یعنی بۆ توێژەری ئێستا کە بیەوێ ژیانی یەکێک لەو فەرمانڕەوایانە ینی بنووسێتەوە یا ژیانەکەی هەڵسەنگێنێ سەیرەکەی زۆر بە کەمی کتێبی ینی دژ بەو مێژوانەی دەسەکەوێ کە لە سەردەمی ئەو ستەمکارانە نووسراونەتەوە جا ئەمەش ینی گەورەترین کێشە بۆ توێژەر و بۆ پسپۆڕی مێژوو دروستەکە کە جەنابی مامۆستا لە من شارەزاترە ئەزانێ کە توێژەر لەو حاڵەتانە تووشی چ گرفتێکە بێ. بەڵێ مامۆستا فاتح ئێمە هیچ ئەزمونێکمانەیە لێ مێژووە کە نادادگەری و ئیستیبدادی دەسەڵاتی سیاسی دەرهاویشتەی دابڕانی بوو بێ لەگەڵ گەلا. بەڵێ بێگومان ئەوەی کە ئەمڕۆ ئێمە بە ناڕۆشنی بە پڕ لە دوودڵی و ناومێدی واژین کاریگەری ئەو مێژووی ڕابردوومانە چکم با ئێمە لەبیرمان نەچێ ئەم بابەتی مێژووەک بابەتێکی وشک و مردوو سێرکەین مێژوو فەلسفەی مێژوو وامان پێڵێ مێژووی مرۆڤاتی لە یەکەم مرۆڤ تا دو مرۆڤ زنجیرەیەکە هەمووی ئەڵقێ و پەیوەندی بەیەکەوەیە تاکە کێشەیە کە ئێمەی کورد تووشی ئەو هەڵا و کێشە گەورەی بوون ئەوەی کە مێژووی خۆمان ناخوێنەوە ڕابردووی خۆمان پشتگوێ خستووە تاکو ڕابردووی خۆشمان تەتەڵە نەکەین شەنوکەو نەکەین سۆراخی ڕوودا و بە ڕووداوی مێژووی خۆمان نەکەین نەزانین لە ڕابردووە چی ڕووداوە لە مێژووی دێرینە چی ڕوودا سەدەگای ناڕاست چی ڕوودا مێژووی نوێ چی ڕوودا لە هاوچەرخە چی ڕوودا واتە ئەگەر ڕابردوو ڕۆشن نەکەینەوە تەوالی تێنەگەین ئەوە بەدڵنیایەوە لە ئەمڕۆیەکی شێوای وەکو ئێستا یاژین و هەرگیزی ناتوانین پلانێکمان هەبێت لە ئایندێکی ڕوونابژین ئێمەش دەمانەوەی لەم شێواوی ئەمڕۆ کە جەناب و ئاماژەی پێەکەین وەکو ئاوانەیەک سەیری بگەڕێنەوە بۆ ڕابردوو بزین فاکت هۆکاری چیە ئەو گەیشتوین بەم کۆناغی بەڵێ کۆمەڵێک کێشەیە تاکی کورد کێشەیە تاکی کورد لە دوای دەوڵەتی میدیاوە لە 550 پێش زاینەوە کە دەوڵەتی میدیا ڕووخاوە کورد کەوتووە باو لە نەگەران باوگەوری کوردن و دوای ئیمپراتۆرەتی کوردستانە کورد لە چاڵایە کورد کەوتووە کورد ژێردەستەیە کورد لە خەباتی بەردەوامە بوو هەڵبسێنێتەوە بەڵام نەیتوانیوە لەبەر ئەم چەند خاڵە یەکێک لەوانە کاتەوە تەوێ بڵێ بەجێەوەی لە شێوەکان تەنانەت سایکۆلۆژیەتی کوردی شتێک شکاوە ئەوە یەکەم خاڵە مەبەستم ئەوە بۆ بڵم تاکی کورد هەمیشە خۆی بەکەم زانیوە بۆ نمونە ئێمە ئەگەر نمونەی چەند نمونەیەک وەرگرین کەریمزەند دوای ئەوەی کە دەوڵەتی سەفەوی توانی
بڵێن دەسەڵاتی سەفەوی بەدەست بگرێ هەموو لایەنە سەربازی و ئابووری و کارگەڕەکانی دەوڵەتی گرێ دەست خۆی بەس تاکێکی هێندە ترسنۆک و شەرمنانە بوو نەیتوانی ناوی خۆی بنێ شا هەنشا چوو ئیسماعیلیەکی هێنا 2 ساڵە ئەوی کرد بۆ شاو خۆی کرد و بە خزمەتکاریشە وەکیل وەڕعایە ئەمە یەک کارەساتی کورد بە درێژایی لە دوای دەوڵەتی میدیا لە سەردەمی دەوڵەتی ئیسلامی بە دەوڵەتە جیاجیەکان عەباسیەکەم عەباسی دووەم بوهەی سولجوقی مەغۆلی تەیموری لەنگ تاکو ئەمڕۆژ سەرکردەی کورد تاکی کورد جورئەتی ئەوەی تیان نەبووە بە ئیمپراتۆرەکەی بەرامبەریان بە لایەنەکەی داگیرکەرەکە بڵێت کاکە من لە تۆ گەورەترم یەک نمونی جوانمانەیە پێویستە ئاماژەی پێ بکەین شێخ عوبەیدوڵڵای نەهەری لە دوای ڕوخانی میرنشینە کوردیەکانەوە لە 1950 شۆڕش یان باڵین ئەرکی شۆڕش کەوتە دەست شێخ و دەرەبەکان یەکێک لەوانە شێخ عوبەیدوڵڵای نەهەریە جگە لە شێخ عوبەیدوڵڵای نەهەری وەکو پیاوێکی ئاینی تێگەیشت و کە بە تورکەکانی وت و بە قاجارەکانیشی وتی چیتر نامانوێت بە ناوی ئاین و خەلافەتەوە فێڵمان لێ بکەن ئێمە گەوری خۆمانین لە مسلمانی ئێمە پاکترین و لە دەسەڵات و شەهامەت و کەرامەتە ئێمە ئەتوانین خۆمان ڕابەرایەتی خۆمان بکەین چیتر پێویست ناکە باج و سەرانە بۆ چەند خەلیفەیەک لە ئەستەمبوڵ بنێرین کە ئەسڵەن سیفاتی مسلمانشیانتیان و بە قاجاریش بە هەمان شێوە ببوورە وایوت کە ئێمە خاوەن شکۆ و شەهامەت و خاک و ئاو و کەرامەتی خۆمان پێویستە خاوەن دەوڵەت بین لەوە بترازێ نازام یەک نمونە نابینیت نمونونەکان زۆر لە ئاستێکی لاون بە پارتەکانی ئێستێشەوە هیچی هەڵگیری ئاڵای دەوڵەت و دەوڵەتداری و سربەخۆی نییە ئەمە تاکێکی شەرمنی ترسنۆکە اینجا هۆکاری هەرێمی و نێودەوڵەتی و ناوخۆی و هەرچیەکە شتێکی ترە مامەسا ئەکرێ بڵین زۆر جار یعنی ئەو دەسەڵاتە مستەبید و تۆتالیتارانەی کە بەرهەم هاتووە دەسەڵاتیان لە ناو ئەزمونونەکانی مێژووە ئەکرێ بڵین یعنی غیابی ئەم جۆرە عقلێتەیە کە جەناب و ئاماژەی پێەکەی ئەوەش دیسان کە تۆڵی تاکی کورد سایکۆلۆژێتێکی تێکشکاویە بێ هەبووە ئەبێ بگەڕێنەوە دیسانەوە بۆ لای گەل بێگومان بابەتەکە زۆر هەڵەگرێ یەک پێش هەموو شتێک ئێمە پێویستە تاکی کورد و شار کرێتەوە کە بخوێنێتەوە بە مێژووی تێکشکا و دزرا و پەرتکرا و تیاخێنرا و یعنی مێژوومان شێوێنراوە لە ڕاستیدا خۆمان کۆمەڵشتی جوانمانێ خاوەن شارستانێکی مەزنین لە ڕابردووە بە تایبەتی پێش میدیەکان گۆتیەکان لۆلەکان کاشەکان ئۆرارتی و خوری و میتانێک خاوەن ئیمپراتۆرەت و شارستانتین بەڵام لەبەری شێوێنراوە دەوڵەتی ئیستیبدادی وەک خۆدوتت ئیتر بێگانەیە ناوێنەی ئەخمینی سەفەوی عوسمانی قاجاری عەباسییان هەر ناوێکی لێنی ئەو مۆدێلە مستەبیدە زۆر جار یعنی ڕێژ نەکەوتوە هەر لە خۆتا لە ناو خۆتا دروست بوو بێت جگە لەو بیانیانەی کە بەڕێزی پێشم پێمەگرەوەی قسەی ترگەم پێویستە تاکی ئێمە وشیار کرێتەوە چکم تاک و وشیاری تاک دروست نەکرێت لە کۆمەڵگەی کوردیا ئەو لایەنەمان بۆ ڕاست نابێتەوە هەمیشە لە ئەو شەوەی کە تۆ وتت چاک و خراپ لێک جیا ناکەینەوە ناپاک لە پاک جیا ناکەنەوە لە بێنژمانە هەمیشە بە خەڵکانێک ئەڵێن پیرۆز ئەگەر مێژوو بخوێنەوە کە خەڵکێک وشیار بێ کارە ساتە هەموو گیانی ناپاکی نیشتیمانی ئەنجام داوە مەبەستمان چی بوو لێرە کورد پێویستە پشت بە تاک ببەستێ پشت بەگەل ببەستێ دەوڵەتمان نییە سیستەمێکی وات نییە تۆ لە سیستەمی پەروەردەیە وشیاری نەتەوەی و نیشتیمانی و مێژوویت پێ بدات ناچار بگەڕێتەوە بۆ کای دەوڵەت چکم مێژوو سەلماندی میرەکانمان یان سەرک خێڵن یان دەرە بەگەنیان شێخنیان شتێک هەرگیز نیانویستووە سیستەمێکی وا دروست بێکە پێش گەل بکەون هەمیشە ویستویانە گەل بۆ بەرژەوەندی و دەسەڵات و مانەوەی خۆیان بەکاربێنن بەڵام نمونەشمانە گەل بێدەنگ بووە لە ناو ئەزمونونەکانی مێژوودا ینی بێدەنگی گەل زۆر جاری میرێکی ستەمکاری بەرەمێناوە باڵێ بێگومانەوەش خاڵێکە وەکوتم ئەم سیستەمی خێڵێکی و دووبەرێکی و ناوخۆیە دەرفەتی بۆ گەل نەهێشتێتەوە بۆ نمونە سیر کە تەنانەت کاریگەری لەسەر شارستانەتیشمان جێهێڵاوە ڕیچ کە دێتە سلێمانی لە بابزانم محمود باڵین پاشایان یەکێک لە میرەکانی بابان لێ پرسێت بۆچی ئێوە کۆشک و تەلاری بەرستانی وەکوانی شاکانی قاجار و عوسمانیەکان ئەلە گەورم چی لێ بشارینەوە ئێمە وەک ئاوەی بەردەباس ڕۆژێک عوسمانی دی ڕۆژێ سەفەوی دێت بە
هاوکاری براکانی خۆمان ئەگەر کۆشکێگەم ڕۆدروستیکەم دوو بەیانی براکی خۆم ئەمە کاریگەری هەیە بۆ یان دەسەڵاتە ناوخۆیەکانی کوردستان هەمیشە ئەو دەرفەتیان نێهێشتێتەوە بۆ گەل کە خۆی شارکاتەوە یان ببێتە لێپرسینەوەی دێمە سەر هەندێتەوەری تر ئەمێ بڕۆمە لای کاکشوان ئێمە ئەگەر ئەمەی کە باسی کرد مامۆسا پەیوەندیەکان نێوان گەل و دەسەڵاتی سیاسی ئایا ئەگەر ئەمە بخینە ناو سیستەمی سیاسی ئیسلامی شەوەیە ئەمە ببینەوە بۆ ناو قۆناغی کە سەردەمێکی زۆر لە مێژووی ئیسلامیدا بە سەدان ساڵ دەسەڵاتی سیاسی ئیسلامی بووە چۆن تەوزی فەکری ئایا هەمان تایپ و مۆدیل و سیناریۆ کە لە دەرەوە هەبوو ڕەخنەیەکەین ئەمەش هەم لە ناو ئەو سیستەم و دەسەڵاتە سیاسیانە ناو ئەزمونونەکانی مێژووە دووبارە بۆتەوە بەڵام ناوبڕێ وەرەگرم و دوای ناوبڕەکە وەڵام بدەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێینەوە لاتان. جارێکتر سڵاو کاکشوان بەر لەوە ناوبڕەکە پرسیارەکەمەوە بوو ئایا ئەو مۆدیلەی کە ڕەخنەیە کرێ بە شێوکی گشتی لە ناو مێژووە ئەمە بۆ هەمان سیستەمی سیاسی ئیسلامی و پەیوەندیەکانی نێوان گەل و دەسەڵات لە ناو دەسەڵاتی سیاسی ئیسلامیدا ئەمە هەر ڕاستە ئەمەش ئێمە کە ینی بەپێی ئەو پێوەرانەی کە مێژوویان پێ هەڵەسەنگێنرێ دیارە مێژووی ئیسلامیش ینی بەشێکە لە مێژووی ئینسانی لەبەرەوە بە هەمان پێوەەر ئێمە ینی ڕەخنە لە مێژووی ئیسلامی شەگرین بەڵام مێژووی ئیسلامی ئەوەی کە مێژووی ئیسلامی لێ جیا ئەکاتەوە مێژووی دەسەڵاتدارەتی ئیسلامی جیا ئەکاتەوە لە دەسەڵاتەکانی تر ئەوەیە کە ئیسلام خاوەنی ینی بەرنامەیەکە قورئانی هەیە و سنەتی پێغەمبەری هەیە و ینی مێژوویەکی فراوانی هەیە لە کولتور لە کەلەپوری دەسەڵات ئێمە مێژووی ئیسلامی و سیستمی ئیسلامی لەسەر چی دامەزراوە ینی ئێمە بێ حساب بکەین مەقاسیدی شەریعە لە کە ینی ئوسولیەکان دایانناوە لەسەر چەند شتێک ینی دامەزراوە یەکەم پاراستنی دین پاراستنی نەفس ینی نفسی ئینسان پاراستنی عەقڵ پاراستنی نەسل و پاراستنی ماڵ ینی مەقاسیدی شەریعەتی ئیسلام بۆ ئەمە هاتووە کە ینی ئەم شتانە پارێزگاری بکە ئەم شتانەی ئینسان پارێزگاری بکە جا ئەمانە ئێمە کە دێین وردی ئەەکەینەوە ینی ئەیهێنین جێبەجێ ئەەکەین لە سیستمی دەسەڵاتی ئیسلامیە دێین ئەمانە لە سێشتا ینی کورتەکەینەوە یەکەم لە دادگەریە عەدل دووەم لە سیستمی شورایە کە ینی سیستمی ئیسلامیە بێ سیستمێکی شورایی بێ سێمیش لە دابەشکردنی ئابووری و بڵین سەرمایە داراییە ئەبێ سیستمێکی عادیلانە بێ ینی هەموو تاکەکان بەهرەمەند بن لەم سیستمە ئێمە کە دێین سەیری سەرانسەری بڵین مێژووی ئیسلامی یەکەین ڕاشیدی دوای ئەوە ئەمەوی و عەباسی دوایی دێن بۆ خەلافەتی عوسمانی ئێمە زۆر نمونە ئەبینین بەڵام ئەوەی کە لەگەڵ ڕۆحی ئەمەی کە باسم کرد لەگەڵ ڕۆحی ئەم دادگەریە کۆمەڵایەتیە گونجێ بەس ئەو حاڵەتە بووە کە لە خەلافەتی ڕاشیدیە ینی جێبەجێ کراوە بۆ چونکە خەلیفەکان لە سەردەمی ڕاشیدیە یعنی بە ڕەزامەندی خەڵک هەڵبژێرراون و خەڵک ینی بەپێی ئەو بەپێی سیستمی هەڵقوڵاوی ناوواقعی کۆمەلگا بوون هەڵقوڵاوی ناوواقعی کۆمەلگا بوون مەسەلەن بۆ نمونە عومەری کوڕی خەتاب لە وتاری دەستپێکردنە ئەڵێ ئەگەر لار بووم ڕاستم کەنەوە ینی ڕەحمەتی خواتان لێبێ یەکێ هەڵەسێتەوە ئەڵێ ئەگەر لار بووی بە شمشێر ڕاستەکەینەوە بەڵام سەیرەکەی هەر خەلیفەیەکی تر لە ئەمەویەکان وابزانم سولەیمانی کوڕی عەبدولمەلیکە هەر لەو شوێنەی عومەری کوڕی خەتابە وتارەدا وتاری دەستپێکردن وتاری ئەوەی کە ئیتر بووە بە خەلیفە ئەڵێ ئەوەی کە پێم بڵێ ئیتەقی الله ئەدەم لە ملی ینی ئەوەی کە پێم بڵێ لەخوا بترسە ئەدەم لە ملی
سەیری ئالێرا لەم دوو وتەیاتۆ ئەبینی کە دەوڵەتی ئەمەوی و حاکمی دەوڵەتی ئەمەوی کە بەناوی خەلیفەوە چەندە جیاوازی هەیە لەگەڵ خەلیفەیەکی ڕاشیدیە. شوانەمەوە پرسم تۆ کۆمەڵە کەرەستەت باس کردەوەی کەوتو ئوسولیەکان و ئەو بنەمایانەی کە شورا و ئەو شتانی کە دانراوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە بۆ سیستمی فەرمانڕەوایەتی و حکومڕانی لە مێژوودا باشە بۆ بێ ینی تەرجەمەکردنی ئەمانە بۆ ئەمری واقعی ئەمیشە ئیشکالی تێبکەوێ لە کاتێکا من نامێ بچی ناو جەدەلێکی فکری و فقیەوە بەڵام تۆ دوو قۆناغی جیاوازی باس کرد قۆناغی سەردەمی خولەفای ڕاشیدون و قۆناغی سەردەمی ئومەویەکان یعنی بۆ ئەبێ تەرجەمەکردنی ئەمە لە قۆناغێکەوە بۆ قۆناغی تر بۆ ئەم ئیشکالی تیا دروست ئەبێ یعنی ئەمە چ خەوشێکە لە دروستبوونی ئەو قۆناغە مێژوویەدا. بەداخەوە ئێمە ئەبینین بەسەلەن نمونەیەک باسکەین کە خەلیفە عومەری کوڕی خەتاب لەسەر جێگە ئەبێ کە وەفات بکە دوای ئەوەی کە بریندارەکرێ یەکێک لەوانەی کە لە مەجلیسەکە بوون کێ بکرێ بە خەلیفە دوای جەنابەت بەسەن یەکێک لە ئامادەبووان ئەڵێ عەبدوڵای کوڕت عەبدوڵای کوڕی عومەر کە یعنی مەشهورە عەبدوڵا بە ئازایەتی و بە دیرایەت و بە عەقڵ و یەکێک بووە لە گەورەکانی هاوڵان. عومەری کوڕی خەتابە فەرمێ وەڵای ڕاست نەکرد یعنی عەبدوڵا بۆ ئەوە ناشی یعنی ئەوە کوڕی خۆی بەڵام ئێمە ئەبینین بەداخەوە ینی بنەماڵەی ئەمەوی هاتن ئەم ینی سیستەمە شوراییە ئەم سیستەمە جەماوەریان گۆڕی بە سیستمێکی چی سیستمێکی پاشایەتی. ئێمە بینین مەسەلەن یعنی ئەو ئیشکالیەتانە کامانن کاکشوان ئەنجانا و باسەمەگە ئەو ئیشکالیەتانە کامانن کە ئەم فەجووە گەورەیە لە نێوان دەسەڵات و گەلا دروستەکەن بۆ یعنی ئەمە دروستە بێ لەم قۆناغە مێژویانە بەوەی مێژووی ئیسلامیشەوە کە جەنابە ئاماژەی پێ ئەخر ئەو ئیشکالیەتانە ئەوەیە ئەزانی چۆنە مێژووی ئیسلامی پێوەری هەیە کە کاتێ دەسەڵاتدارەکان لە پێوەرەکان لادەن ئەم لادانانە دروستە بێ تا چەندە ئەم دەسەڵاتدارانە لە پێوەرەکان دوورکەوتونەتەوە ئەوەندە لە میلەت دوورکەوتونەتەوە. ئێمە بینین هەر لە مێژووی ئەمەویە ئێمە بینین عومەری کوڕی عەبدولعەزیز دێت کە بە پێنجەمین خەلیفەی هەندێک لە مێژوو نووسەکان ناویان ناوە پێنجەمین خەلیفەی ڕاشیدین لە ماوەی 2 ساڵ و نیوە ژیانی کۆمەڵگەی ئیسلامی ئەبنەوە سەر ڕێچکەکەی عومەری کوڕی خەتاب. مانای چییە؟ مانای ئەوەیە هەر کاتێککە دەسەڵاتدارێک چەندە لەگەڵ ڕۆح و لەگەڵ گیانی پێوەرە ئیسلامیەکانە نزیک بوو بێ ئەوەندەش لە جەماوەر نزیک کەوتوتەوە ئەوەندەش جەماوەر خۆشیان ویستووە ئەوەندەش عەدالەت و دادگەری کۆمەڵایەتی بڵاو کردوێتەوە. جا ئێمە ئەمە لە ناو عەباسیەکانیش و لە ناو عوسمانیەکانیشا ئەبینین. بەڵێ ماوەسا فاتی ئەوەی کاکشوان ئاماژەی پێکرد ئەی باشێ مەگەر بە دیوێکی ترا بڵێن تا چەند هەرەسهێنان و ڕوخان و کەوتنی دەسەڵات و دەسەڵاتدار و زۆردارەکان پەیوەست بووە بەوەی کە گەلیان برسی کردووە ستەمیان کردووە گەلیان چەوسانەوەتەوە بەو ئەزمونانەی کە لە ناو مێژووە و لە ناو ڕووداوەکانی ڕابردووە خوێنینەوە. بەڵێ بێگومان هەر دەسەڵاتدارێگەر پاشایەگەر خەلیفەیەک لە ماوەی دەسەڵاتی خۆیە وەک مامۆستاژ ئەمەش پێکرد پابەند نەبوو بێت بەو یاسا و ڕێسایانەوەی کە لە بەرژەوەندی گەلە و کەوتۆتە هەڵپە و کۆکردنەوەی باج و سەرانە و ئاڵتون و کۆشک و تەلار بۆ خۆی دوجار لەلایەن گەلەوە هەرسی هێناوە نمونەشمان زۆرە. بۆ نمونە هەر بە دوا خەلیفەی دەوڵەتی عەباسی مستەعسەم بیلا باسکەین یەکێکە لە هەرە خەلیفە دەوڵەمەنەکان بە خەلیفەی هەشتەکە نازراوە هەشت باشت و هەشت کۆشک و هەشت نازام چی بەڵام لە هەمان کاتدا لە سەردەمی ئەوە گەلتەوە و هەژارە تەنانەت سەربازەکانیشی هەژار و داماون بەشێک لە هۆکاری ڕوخانەکەی ڕاستە هۆکاری ڕوخانی ڕاستەوخۆکە هێزێکی دەرەکی هۆلاکە و جەنگیزخانیان ئەوان بەڵام هەرسی ڕاستەقینە لە ناوەوە بوو تۆ هەرچی پارە و سەرەت و سامانی باج و سەرانی وڵاتەکەی کۆیەکەیتەوە لە پایتەختە کۆشک و ڕابواردن و ژیان و تەنانەت قسە لە سەرواکرێ ڕقس و سەمای بۆ ئەنی تەنەت تەواو لە بنەماکانی ئیسلام لایداوە لەو پەڕی خۆشگوزەرانی و ڕەفاهەتا بووە. ئەمە وای کرد کە کاتێک ئەم بنەمایانت باڵێن تیا بوو ئەم خاڵان تیا بوو خەڵک برسیکەیت خەڵک زیندانی کرد چەندین زانە چەندین خەڵکی
وشار زیندانیکەی دوجار گەل پشتت لێکاو وەکو مستعسم بیلاد لێ دێکە هۆلاکۆ هاتە شارەوە هاتە بەغداوە و گرتی و سەرنجام وەک ئەو هەموو پاشایی لێ هات کە بوو بە پەند و تاکو ئەمڕۆژ لە بەغا نەک نمونەی مستعسم بیلا ئەگەر مێژووی خوێناوی عێراقە بخوێنیتەوە کە باقڕیاسی نووسیوێتی دەیان نمونە لە لۆکاڵ زاکیریەوە پاشای سۆمەریەوە بۆ تهێنێکە دەستی لە ستەم هەڵ نەگرتووە وەچی بەسەراتوە تەورات و ئنجیل بخوێنەرەوە باسی سیستەمەکانی پاشا ئاشوورەکان دەکات ئیرمیا و چەند پەیامبەرێکی ترکە داوای ئەوەکەن ئاشوورەکان پاشەکانی ئاشور نەمرود و نازام کێ و سەرجۆن دەست لە ستەم هەڵگرن ئەگینا تۆڵەیەکی خوایی بەڕێوەیە ئەو قسانە هەمووی گرنگە و دوجار گەل ئەبێتە بەڵام مامەسا یعنی پێودانگێکی تریش هەیە پرەنسیپێکە قسەی لەسەرەکرێ ئەڵێ زۆرداری و بێدەنگی ئەمە دوانەی ستەمکارین یعنی پێدوانیە زۆر جار گەل لە بەرامبەرا کە بێدەنگی هەڵەبژێرەیە ئەگەر لە نێوان دوو کەوانە بەکاری بێنم ئەوەی کە زۆر ئەوتێ لە ناوەندە گشتیەکانە ینی بەمێ گەل ئەکرێ بە کورتەکەی ئایا ینی بۆ خۆی ئەمەش کاریگەریەکی تری نییە و هۆکارێکی تری بەرەمێنان و دروستکردنی ستەمکارەکانی ناو مێژوو نەبوو بۆ خۆی ئەم بێدەنگیە بەڵێ بێگومان زۆربەی با بڵین پاشا و میر و دەسەڵاتدارەکانی ئێمە زۆرکە لە ئەنجامی شەڕ و تونوتیژیەوە دەسەڵاتیان گرت دەست و بۆ بەردەوام بوون لە سەردەسەڵاتیشیان زۆر بەیان مێژوی ڕۆژهڵاتی ناوەڕاست بە دەوڵەتی ئیسلامیشەوە لە هەنێ لە خەلیفەکان و دەوڵەتی عوسمانیش نمونەمانێ بە زەبری هێز توانیوتی درێژە بەخۆی بە بۆیە لەو حاڵەتەیە لە هەر شوێنێک وشیاریەک زانایەک شاعیرێک تەنانەت مەلایکی خوێنەوار باسی ستەم و زوڵمی کرد و داوای لە خەڵک کردبێکە ئەم ستەمە پێش پێ بگرن ڕێ لێ بگرن دەستەڵات بە زەبری شمشێریانی هێز ئەو خەڵکانی سەرکوت کرد بەڵام لە زۆر شوێندا هەر خەڵک خۆی لە ناهوشیاریەوە بەڵێ بێدەنگ بوون بەرامبەر بە ستەمی پاشاکان تۆ هەر دەوڵەتێک بە نموناهینەوە بۆ نمونە سەردەمی قاجاری سەردەمی سەفەوی سەردەمی تەیموری لێن عەباسیەکان تا گەڕێتەوە کۆتای بۆ نمونە سەردەمی میدیەکان کە ئێمە زۆرجە شانازی پێواکەین گوایەکێک لە هۆکارەکانی ڕوخانی دەوڵەتی میدیا ستەمکاری ئەستیاگە دوا پاشای میت تەنانەت ئەوەنە خۆی بە گەورەزانیوە کۆشکی شاهانی لە ناو قەڵایەک لە هەمەدان لە خەڵکەکە جیاکردووە بەڵێ بێگومان پەرستخستنی خەڵک دروستکردنی کۆشک لەسەر شوێنە بەرزەکان و نەبینینی حاڵاتی ئەو نەدروست ئۆلامان کاتشە بێدەنگی هەرچەنە هێرۆدۆت ئەڵێ ئەستیاگ بەڵگایە کە نامەی هاوڵاتی و شکاتی هاوڵاتی پێگەیشتووە بەڵام لە دەوری ئەم پاشایانش بە ئەمڕۆژەوە کۆمەڵێک خەڵک دروستە بن کە دیوارێک دروستەکەن لە نێوان گەل و شایە شعب ئەو پەڕی خۆشی و ژیانی خۆیەکە ئەوەی دەربارەکانەوەی لە دەوری قەڵەم بەدەسە چەک بەدەسە کە سوکاری خۆیەتی ئەوەیە کە دیوارێک دروستەکە لە کۆشکەکەی خۆی هەموو شتێکی وازان لە دەرەوەشەیە ئەگەر لەو کاتە لەو سەردەمەیە گەل بەو داماوی و هەژاری خۆی دەستی بە کڵای خۆیەوە گرت ئەوش درێژەی پێدا و ئەبێتە بەشێک لە هاوکاری ئەستەم ئێستش ئەو نمونەیەمان زۆرە بەڵە کاکشوان بەڕێزت تعقیبەکەیە لەسەر قسەکانی مامۆسا لەسەر بێدەنگی زۆر جار کەڵێ زۆرداری و بێدەنگی دوانەی ستەمکارین ینی چەندێک زۆردار و ستەمکاری ستەم بەرهەمەیەنێ هێندەی تر بێدەنگی خەڵک بەرهەمێنێ ئایا ئێمە یانی لە مێژوودام ئەزمونانەمانەیە هەروەکو باسی ئەو هەموو ستەمە ئەکران ئەکرێکە میر و دەسەڵاتدار و خەلیفەکان لە ناو مێژووی سیاسی ڕابردووەوە بە هەموو مێژووە جیاوازەکانەوەی سەردەمەکانەوە کراوە یعنی تا چەند لێرەدا ئەم مێژووە بێدەنگیەکەش بەشێک بۆی خەڵک لە بەرهەمێنانی ئەم ستەمکاریە بێگومان و کۆیش کە جەنابی کاک دکتۆر باسی کرد دوو هۆکار هەیە کە ینی مێژووی ئیستیبدادیان دروست کردووە یەکێکە ئەوەی کە میر و دەسەڵاتدارەکان حەزیان کردووە ینی بۆ خۆیان ینی ئەو ویستەیان هەبووە کە لە میلەت جیابنەوە خۆیان بە چۆن بڵین ینی هەندێکیان خۆیان بە سێبەری خوازانیوە لەسەر زەویە و ینی لوتکەی شاخێکیان داگیر کردووە خۆیان دوورخستوەتەوە ینی خۆیان دوورخستوەتەوە لە جەماوەر و هەندێ
بعبارة يعني بتعبير چی بڵێم شعبیەکە کە ئەڵێ ماستاوچی هەندێکیش لەمانە چواردەوری ئەم میرانیان گرتووە زانیویانە کە ئەمانە حەزیان بەو هینەیە بەو دەربارەکان بەڵێ دەربارەکان ئەمانە وایان کردووە ئەم دەسەڵاتدارانە لە میلەت لە خەڵکدا بڕێن ئەمە یەک دووەمین هۆکاریش سەیرەکەی زیندوونەبوونی جەماوەر کاریگەری زۆر خراپی کردووە لەسەرەوەی کە ئەو دەسەڵاتدارە وای زانیوە هەر لەسەر ڕاستی ئەژی بۆ چوونەکەی دروستە تۆش کۆکی لەوە کە بەشێکی زۆری ستەمکاری دەسەڵاتدارەکان لە ناو ئەزمونونەکانی مێژوودا بێدەنگی خەڵک بەرهەمیەناوە بێگومان بەڵام من یعنی چەند نمونە زۆرە لە مێژووی ئیسلامیە بە تایبەت بەڕاستی چ لە سەردەمی ئەمەویە چ لە سەردەمی عەباسیە ینی زانا گەورەکانی ینی ئومەتی ئیسلامی هەموویان ینی چوونەتە زیندانەکان لە پێناوی ئەوەی کە دژایەتی ئەو شێوازی دەسەڵاتیان کردووە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ چ لە سەردەمی ئەمەویە چ لە سەردەمی عەباسیە تەنانەت لە زیندانە گیانی دەرچوو ینی دژایەتی هەردوو دەسەڵاتەکە یەکرد بەو لەبەر ئەوەی کە ئەم دوو دەسەڵاتە لەسەر پرەنسیپەکانی ئیسلام ئەمەی زاناکان باسەکەی ئەکرێ ئەمە مناو بنین بەرەی گەل و خەڵک بەرامبەر بە دەسەڵاتی بێگومان ئیمامی ئەبوو حەنیفە کەسێک بووە کە هەرچیەکی وتبێت لەلایەن خەڵکەوە ینی ڕێزلەگیراو بووە ینی نەکە ئەو ئیمامی ئەحمەد هەروە لە زیندانا بووە ئیبن ئەبی لەیلا شەعبی ئەمانە ینی زاناکان ینی زۆرن ئەگەر تۆ بیان هێنی لە مێژووە ینی ڕیزیانکەی ینی لەشکرێک زانە دژی ئەو شێوازی دەسەڵاتە بوون کە یعنی کە دوور بووە لە پرەنسیپەکانی ئیسلام کاک شوان ئەم تایپەیە ئەم مۆدێلە لە دەسەڵاتداری و ستەمگەری کە لە ناو دەسەڵاتدار و فەرمانڕەوا و ئەوانەی کە کورسی لەسەر کورسیەک دانیشتون و حسابیان بۆ گەل نەکردووە تا چەند لە ئێستادا درێژکراوەی ئەو واقعی ناو ئەزمونونەکانی مێژووە بینین بۆ ئەمڕۆ بێگومان ینی ئەوەش کە ئێمە ینی پێ دوایە ئەوەی ئەمڕۆ لە ناو سیستەمە حکومڕانەکانی دنیا ناوچەکە ناوخۆی کوردستان با بڵێن ئەمانە بە شێوەیەکی گشتی باس بکەین ئەمانە پێ دوایە وەکو پێشتری لە پێشکی بەرنمەکە ئاماژەتان پێکرد ینی ئەمش حەڵقەیەکی تری ئەو زنجیرە درێژکراوەکە لە ناو قوڵایەکانی مێژووە هاتۆ بۆ ئێستا ئێمە مامۆستا ئارام ئەبینین ئەم قۆناغی کە ئێستا مێژووی مرۆڤایەتی پێگەیشتووە ینی ئەم شێوازی حکومڕانیە کە ئێستا ئێمە ئەڵێن شێوازی دیموکراسی بۆ نمونە جیاکردنەوەی دەسەڵاتەکان مافی هاوڵاتی بوون ئەمانە شێوازێکی حکومڕانیە کە هەموو ئینسانیەت پێی گەیشتووە ئێمە کە دێین ئەم پێوەرانە جێبەجێیەکەین بەسەر دەسەڵاتدارەکانە و بەسەر شێوازی فەرمانڕەواییەکانە ئێمە ئەبینین دوو شێوازی ینی حکومڕانیە بینین شێوازێکیان بە پێی ئەم پرەنسیپانە ڕوا بەڕێوە کە حساب بۆ جەماوەرەکە و جەماوەر ینی مافی هاوڵاتی بوونیان هەیە هەستەکەن بەشدارن لە دەسەڵاتە هەستەکەن خاوەنی مافن هەستەکەن کە وڵاتەکانیان وڵاتی شەفافن بەڵام بە پێچەوانەوە وڵاتی تر هەیە بە شێوازێکی دیکتاتۆریانە بەڕێوەچێ بەناو ئەم پرەنسیپانەی نووسیوە لە دەستورە بەڵام لە واقعە ئێمە شتێک نابینین لەم پرەنسیپانە کە جێبەجێ بکرێ و زۆر دووریش نەڕۆین کە هەرێمی کوردستانی خۆمان ئێستا ئێمە گرفتاری ئەوەین کە ئەم پرەنسیپانە بە هیچ شێوەیەک لە وڵاتی ئێمە جێبەجێ دێمە سەر ئەو تەوەرە مامۆ سەفات هەیە و پرسیارە بۆ بەڕێزیش ئەو واقعی ئێستا هەیە لە دنیاوە لە ناوچەکە و ناوخۆی خۆشماندا تا چەندێ درێژکراوەی ئەزمونونەکانی ڕابردووی مێژووی مرۆڤایەتیەوە مێژووی دەسەڵاتدار و فەرمانڕەوا ستەمگەرەکانە کۆپێکی 100% هەر درێژکراوەی شۆڕژەکانی دوای ملیشنەکان و درێژکراوی ملیشینە کوردیەکانە بابان سۆران ئەردەڵان بۆتان هەکاری بادینان ئەینن هیچ جیاوازیەک نییە وەلامان شێوەشا دوو تەوەرەی سەرەکی دوو محوەری سەرەکیمانەیە سەفەوی عوسمانی سونی شیعی تا ئێستا لەژێر ئەو کاریگەری و هەژمونیان و هیچ بەرەو پێشەوە نەڕۆشتوین تەنانە لە زۆر بوارە بەرەو دوای شەوە ڕۆشتوین کە
زۆر شتمان لە دەستدا بە دڵنیاییەوە ئەگەر یەک بەراوردکاریە لە نێوان خەڵک لە ڕۆژڵاتی ناوەڕاست و ئەوروپایە بکەین ئەو ڕاستیمان بۆ دەرەکەوێت کە نەگۆڕاوین و هەر بە هەژاری و داماویش ئەمینەوە و بەڵکو دەستەڵاتێکی خراپتریشمان دروستکە میرێک چەند ئاغایەکیە بۆ باج و سەرانە و ئەوەی زەویانەوانی خۆی وەرگتووە 100 گوندەکەی خۆی بەرگری لێ کردووە ئامانجی دروستنی دەوڵەت نیەگوێ لێنەوە ئەستش هەمان شتە سیر کە خەڵکی ئەوروپا سش ئەو میر و دەسەڵاتە داگیرکەرانی کە ئەیانەوێت یعنی دەست بەسەر بۆ نمونە لە ڕابردووە دەستی بەسەر زەوی و زار و ماڵات و نازام جوگرافیاگررت و ئێستا شەر بەردەوامە ئێمە هەر پێوەرێک بێنیت بەداخەوە زۆر ناومێدانن قسە ناکەم بەڵام پێوری فەلسفە بێنە شپنگلەر تۆنیبی ڤیکۆ ئبن خەلدون فارابی هەرچێکیان بێنە بەسەر شارستانەتی ئێمە پەیڕەوی کە خێڵ دەوڵەت مەدەنی خێڵ مەدەنی دەوڵەت ئێمە هێشتا لەسەر لەمی خێڵی ئەوە ڕاستیەکە ڕاستە لە کۆندا خاوەن شارستانێکی گەورە بوون بەڵامە لە دروستبوونی کوردەوە حسابەکەین کە دوای میدیەکانە بۆ ناتوانێت تەجاوزی قۆناغی خێڵ بکرێ بۆ هەموو ئەزمونە ڕابردووە قوڵە لە دووری نەناو مێژوایە بۆ نەتوانراوە تا ئێستا و قۆناغە بەجێ بێڵ لەبەر ئەم خاڵانە نەبوونی هۆشیاری تاک نەبوونی زانا و ڕۆشنگەر فەلسەفە زانە ئێستا دێمەوە بۆ سەرەتا ینی تاک دیسانەوە مەبەستی گەلە تاک کێشەیە ئەو هەموو زانە بەناوبانگی کانت و ڕنە و هێگڵ و مارکس و تۆنی بی و شپڵن لە کێ دروستی کرد خۆ دەوڵەت و قوتابخانە دروستی نەکرد دەبێت ئەو تاک دروست بێت تاکێکی هوشیار خێزانێکی وشیار بۆ دروست نابێت کێ ڕێگرە دروستبوونی تاک ئەوەیە کێشەکە کۆمەڵگەی ئێمە تاکو ئێستا بە هەندێک پاساوی ناوخۆی دەرەکی کە بەردەوام لە شەڕاین بەردەوام داگیرکراوین بەردەوام چاوسێنراوینەوە دەرفەتی بۆ نەڕەخسا بەڵام لە ڕاستیشدا میرنشینی وە هەبووە 50 ساڵ ئارامی بووە لە شاعیرێک لە نووسەرێک زیاتر نەیتوانێت بەرەم بێنێ بەهۆی ئەم هۆکارانەوە نەبوونی هۆشیاری بە شێوەیەکی گشتی لای تاک خێزان خێڵ بڵین خەڵکی خۆمان نەبوونی زانا کە دەرکەوە کاریگەری هەبێ بێتە کاریزما کوا چەند جەمالەدینی ئەفغانیمان هەیە ئێمە ئەگەر تۆ بڕۆی شەرەفخانمان هەیە شەرەفخان هەر پێشەکی شەرەفنامە بخوێنەوە شەرمەکەی باسیکیت ئەوەنی بە شان و باڵی شای ئێرانە هەڵەدات و بە فارسی نووسێتی ئەوەنەی پخڵاتی تری هێناوەتە سەر مێژوو و شارستانێتی ئێمە هیچی نەکردەوە بۆ ڕۆشنکردنەوە و کاریگەری دروستکردن لەسەر تاکی خەڵ خێڵ یەکێک لە خاڵە گرنگەکان بایەمەدان بەو ڕاستەیە بنین و ڕەخنە لە خۆمان بگرین خێڵ بربەستێکی سەرەکی بۆ کە نەهێشتۆ گەشە بکەین هۆکارێکی تریش من ڕەنگە لەگەڵ هەنێ بۆچین لەگەڵ ماوەسان بەڵام ئاین بە دیوە خراپەکەی بەکار هاتووە ڕاستە گەر بنەما ئەسڵەکەی واب جێبەجێکرە چاک بەڵام لە دوای ڕاشیدینەوە ئاین گەورەترین بربەست بووە کە نیانێشتە تۆ پێش تاک پێشگە خوێنکارێک میشتێتی بخوێنێتەوە فەلسە بخە یەکسەر مەلاک ئەو حرامە نهێشتۆ عەقلی گەشە بکە تێبگا بۆچی ئەم میرە ئەبێت باج و سەرانی ئەم گەلی بۆ کۆبکرێت و بیخوا و خەڵکی هەژار بێ بۆچی جوتیارێک ساڵێک دەقز ناگەنم بەرهەمێنێ بێ هەشتی تەسلیمی ئەو کات چیاسە نیان هێشتۆ ینی خێڵ و ئاین و شەڕی بەردەوام و سیستەمی دەرەباگایەتی و میرایەتی و کۆمەڵێک هۆکاری سەرەکی نهێشتووە کۆمەڵگەی کوردی تاکی کوردی پێ بگات بۆ من ئێمە ڕێنساسمانێ لە ئەوروپا خۆت چاک لەوە شارزای بۆچی ئەوروپا بەداخە لەو خاڵیشا من ئێستا هەستەکەم بەراو دیکەین ئێستا ئێمە تازە لە سەدەکانی ناوەڕاستی ئەوروپای ڕێنساس شۆڕشین ڕێنساس بۆچی سەری هەڵدا گەلی ئەوروپا تێگەیشتن کلێسە و پاپا و کۆمەڵی خەڵک بە ناوی خواوە هەموو شتێکیان قۆڕ کردووە تەنانەت بەهشتیش بە مەترە فرۆشن چەکی لێ خۆشبوون بە خەڵکە فرۆشن ئەمە وای کردبوو بۆ جێی پرسیار لای خەڵک بێ خەڵک دەیان زانایوەکو گالیلۆ بێتە قوربانی پێش خەڵکەوێ زانست و عەقڵ بەکاربێنن نەک مەلایەک بڵێ کاکە نابێ ئەو حرامە نەخوێنیت ئەیتر هەر بە هەژاری و داماوی بمێنینەوە دەست بۆ قورئانە نەبێ بەڵام پێدوانێ ئەمەش دیسان تێنە گەشتنە لە ڕۆحیەوە ئەمجا چکە دین ئەکرێ بە دوو دیوە بە دیوێکی مەرگدۆستی و دیوێکی ژیان دۆستی بەکار هەمیشە بە مەرگدۆستێکە مەرگدۆستێکە وەرگیراوە بێڵمانەوەش پەیوەندی بە تێگەشتنەکەەوە یەکاک شوان ئێمە ئەگەر باسی دین بکەین لە ئیسلامە ئێمە جیاوازی ئیسلام لەگەڵ ینی بەراورد بە ئاینەکانی تر بەراورد بە ئاینەکانی تر زۆر جیاوازە ینی تۆ تەماشاکەی سرە ڕای ئەوەی کە حاکمی مستەبید هەبووە بەڵام
لەگەڵ ئەوەشە ینی زانست لە جیهانی ئیسلامیە زۆر گەشەی کردووە ینی بۆ نمونە لە ئەندەلوسە حتا زۆرێک لە بە ئینسافەکانی ئەوروپا بڕوایان وایە ڕێنیسانس لەسەر ئەساسی ئەوە ینی هاتە گۆڕێ کە کتێبەکانی بە ئەندەلوس وەرگێڕدران بۆ زمانە ئەوروپیەکان و بوویە هۆی ینی ئەو ڕاپەڕینە زانستیەی کە لە ئەوروپا ڕوویدا ینی جیاوازی ئیسلام لەگەڵ ئەوانی ترا ئەمەیە بەڵام لەگەڵ ئەوەشە کاک دکتۆر ڕاز دەفەرمێ زۆر جار ینی مستەبیدەکان هەوڵیان داوە یعنی دین بەکار بهێنن بۆ ئەوەی کە میلەت ینی کۆیلە بکەن ینی هەوڵیان داوە وە کۆمەڵێک ینی کەسانی دەرباریش ئەوەی کە علی وەردیەڵێ وعاظ السەلاتین ینی هەندێکیش لەوانە هەبوون لە مێژووە ینی کاریگەریان هەبووە ینی لە بەرانبەری ئەبوو حەنیفا خەڵکی تریش هەبووە کە بەڵێ بەس کاک شوانە عنی زۆرجار بێمەنەتبوونی دەسەڵاتێک یا حاکمێکی مستەبید لە بەرامبەر گەلێکە بۆچی ئەگەڕێتەوە ئێمە ئەگەر وازە ڕەهەندە فکری و ئاینەکە بێنین زۆر جارە بینین گەل یعنی برسیە کرێ گەل بێمنەتە دەسەڵاتێک بەرامبەری ئەمەگە بگەڕێنەوە بۆ نمونونەکانی پێشوە و ڕووداوانی لە ناو مێژوی ڕابردووە ڕویانداوە یعنی هۆکارەکانی نێوان دروستبوونی ئەم جیاوازیە کە گەل بە شێوەیەک داوا ئەکات و دەسەڵاتیش بە شێوەیەکی کە ئەوێ بەڕێوەی بەر بۆچی گەڕێتەوە ئەخری ئێمە بەڕاستی ئێمە گرفتەکەمان ئەوەی ئێستا تاکی هۆشیارمان نییە کۆمەڵگەی هۆشیارمان بەو مانایە نییە کە ئەوەی کاک دکتۆر باسی چێ ڕێگرە لە دروست نەبوونی تاکی وشیار ئێمە بینین ئەو دەسەڵاتە خێڵەکەی کە ینی درێژ بووەتەوە ینی ئەو حاڵەتەی لە شەڕی چاڵدێرانە هەمان بووە ئێستا ژەر هەمانە ینی ئێستا ئێمە حالیەن ئێمە مۆدێر ئەوە تا تەلەڤیزیۆنی HD بەکارەهێنین بۆ چەندین سیچل کەناڵمان هەیە و ینی قسە لەگەڵ دنیاە ئەەکەین بەڵام ئەو عقلیەتە خێڵەکەی لە دوای شەڕی چاڵدێران هەمان بووە ئێستاش هەر عینی شتە ئێمە ئێستا میلەتی ئێمە داوایەوە کە لایەنەکان کۆ ببنەوە مەلا ئیدریسی بەدلیسی خۆتان زۆر چاکەزانن کول بوو لەگەڵ 21 میری کووردا کە ینی سوڵتان سەلیمی یەکەم داوای لێ کردبوو کە من ئەوە فەرمانت بۆ ئیمزاکەم و خۆت چیتیان وسی بینوسە یعنی سوڵتان سەلیم چاوەڕێی ئەوەی کردبوو کە ئەم 21 میرە یەک بگرن یەکێکیان بکەنە پاشای خۆیان سوڵتان ینی مەلا ئیدریس زۆر یعنی لەگەڵیانە هەوڵیدا نەیتوانی قەناعەتیان پێ بکە ناچار بوو فەرمانی ئیداری بۆ هەر 21ەکەیان دەرکرد ینی ئەم 21 میرە باشە ئەم 21 میرەی ئەو کاتە کە لە ساڵی 1514 ینی بەو شێوە ژیاون هەمان ئەم میرانە نین کە ئێستا یعنی لە سەردەمی بەحساب مۆدێرنا دیسان ئەچمەوە سەرەوە ئەمەوێ برینەکەم بۆ دەستنیشانکەی تۆ دێیت ئەگەڕێیتەوە بۆ ناو مێژوو ئەی بەسیتەوە بە قۆناغی ئەمڕۆ کارەکەم بە یەک وشە ئەوەت بۆ ئەڵێم ئیرادەی تێپەڕاندن و تەجاوزی خێڵمان نییە یعنی ئێمە هەر لە سەردەمی تۆتەوێ ئەمە هەر بە کوور دەڵێ یا ئەگەر ئەزمونونەکانی میلەت و گەلانی تریش بڵێن وایە بەڵام ئێمە ئێمە لە قۆناغەکانە هەر قۆناغی 100 ساڵی ڕابردووە ئێمە چەندین جار سیڤەرمان هەبووە لۆزانێکی تر هاتۆ بە شوێنە ئاخر خۆی ینی سیڤەر و لۆزانەکانی ئێمە یەک جار نییە ینی هەموو جارێت دووبارە بنەوە ئێمە بینین ینی سیڤەر و لۆزانی یەکەم ڕوویان داوە دوای ئەوە ئێمە تەماشا ئەەکەین هەمان سیڤەر و لۆزان لە کۆماری کوردستانە ڕووەدا هەمان سیڤەر و لۆزان لە شۆڕشی ئەیلولا ڕووەدا ئەوە تا ئێستەیش ینی ئێمە دوای گرتنەوەی مووسڵ ئێستا حالیەن کە وڵاتانی ناوچەکە هەندێ سیاسەتمەداری ئێمە یا هەندێک سیاسەتمەداری کورد گرەویان لەسەر ئەوە کرد کە تورکیا و رووسیا تازە بینیان تێک چووە ئەوە تا رووسیا و یعنی تورکیا نێوانیان زۆر خۆشە ئەوە تا خەریکە ینی تورکیا و سووریاش ینی نێوانیان خۆشترە بێت لەگەڵ ئێرانە هەروەها ئێمە لەم نێواندا ئەوە 25 ساڵە ئێمە فرسەتێکی زێڕینمان دەستکەوتووە بەڵام نەمانتوانین تەجاوزی عەقڵیەتی خێڵ بکەین من ماوەی بەرنامەکەم تەواوێن وەکو دوا پرسیار بەڕێز
ئایا فاکتەرەکانی تەجاوزکردنی ئەم عقلێتە و ئەم قۆناغە بەچی ئەکرێ ئێمە ئەکرێ هەر لە ناو مێژووا بژین بەڕێزی ئاماژە بۆ ڕێک 500 ساڵ بەر لە ئەمڕۆکەی 1514 چاڵدیران ڕوویاوە ئێستا 2016ەیە یعنی 500 ساڵ بەر لە ئێستا ئەم مێژووە هەر بەردەوامە فاکتەرەکانی تەجاوزکردنی ئەم عقلێتە لەکوێیە چۆن بکرێت بن بە دوو خاڵ ینی ئەڵێم ئەکرێ مەسن تەجاوزی ئەمە بکرێ یەکێکیان ئەوەی کە سەرکردەکانی ئێمە لە خەوی غەفڵەت بێدار ببنەوە مێژوو بخوێننەوە و جەنابی مامۆستا ئاماژەی پێدا مێژوو بخوێننەوە مێژوو وانەی لێ وەرگرن ئیتر بەسە لە نێو عەقڵیەتی خێڵا ژیان بەڵکو هەوڵ بدەن تەجاوزی ئەمە بکەین ئەمە یەک دووەمیشیان ئەوەیە کە بە شۆڕشی هۆشیاری میلەت ئەم گۆڕانکاریە دروست ببێ کە بەداخەوە یعنی من ڕەشبین نیم نامێ ڕەشبینانەش قسە بکەم بەڵام ئاسۆی ئەم گۆڕانکاریە زۆر بەرتەسکە بینم زۆر بەڵێ ماوەسا فاتح وەزیفەی گەل چیە لێرەکە کاکشوان باسی شۆڕشێکی وشیاری لە ناو میلەت و گەلاکە ئەی گەل لێرەدا وەزیفەی لەچێ ئێمە بە تەوەری بەرنامەکان باسی نێوان دوانەی دەسەڵات و گەلەکەین گەل وەزیفەی چییە لەم نێوەندەدا یعنی وەزیفەی بەکوێ ئەگا یعنی ئەو ڕەشبینیە بەو شێوەیە ماوەی 500 ساڵ کورد هەمان عقلێتی ڕابردوو خێڵ ئەزمون بکاتەوە بەردەوام بێ ئەی گەل لێرەدا چ ڕۆڵێکی ئەبێت یەک لە وانەکانی مێژوو کە ئەمش ئاماژەی پێدا ئەوەیە کە ئێمە پندمان لە مێژوو وەرنەگرتووە ئەوە خۆی وانەیەکە پندمان وەرنەگرتووە کەواتە هەر میر و پاشا و دەسەڵاتدارێکە هێنیت نەیتوانیوە ئامانجە نیشتیمانیەکان دەوڵەتداری خزمەتکردن بە گەل دادپەروەری هیچ شتێک جێبەجێ بکە کەواتە گەل ئەبێ ئەوە بکات ئەوەش چۆن لەبەر ئێمە دەوڵەتمان نییە و کاریزمامان نەبوو سیستەممان نەبوو کە گەلێکی هوشیار دروستکە ئەبێت لە تاکەوە دەست پێ بکەین زۆر ئەمە دووباراکەمەوە ڕاستیەکەشی ئەوەیە کاتێکە تۆ گۆڕانکاری بە دوو هێڵەکرێ هێڵێکیان لەسەرەوەی کە سیستەم و کاریزما و گاندیەکەیکە غاندیەکەیکە کە تۆ ئەوەت نەبوو هێڵی خوارەوە هێڵی خوارش تاک ئەبێت وەک مامۆستاوەتی شۆڕشی تاک شۆڕشی ڕۆشنبیری تاک دەست پێ بکرێت باش ئێمە ئەبێ هەموو گوناحەکان زۆر جا بکەینە ملی فەرمانڕەوە دەسەڵاتدارەکان یا بۆ خۆی گەلیش لە بەردەم بەرپرسیەتێکی مێژوویە تاکی کورد بەرپرسی یەکەمە لە دروستبوونی ئەو هەموو پاشا نادادپەروەری لە مێژوڕیدا بە کورتی من دواپرسیار بەرنمەکەم کۆتاییاتوە کاتەکەی ئێستا خەڵکی کوردستان لە بەردەم چ بەرپرسیەتێکی مێژوویدای ئەگەر ئەمە تەوزیف بکەن بۆ لای ئەو نمونانەی کە بەڕێست و کاکشوانی شێناتانەوە لە ناو بەرنمەکە خۆشببختانە ئێستا لە جیهانێکی کراوین هەموو تاکێک هەموو ماڵێک ڕێگەکان دەواازەکانی جیهانی لە بەردەسە چۆن بتوانێت زانێری بەدەست بێنێ خوێندنەوە کلیلی چارەسەری هەموو کێشەکانە تاکو و نەخوێنینەوە تاکێکی وشیار دروست نەکەین خێزانی وشار کۆمەڵگەی وشار گەلی وشار دروست نابێت تا گەلی وشاریش دروست نەکەین ئێمە بەم دەردەوە تەجاوزی قۆناغی نەخێر ناتوانین چکم ناتوانین سەرکردەی ناخێڵێکی دروستکەین ناتوانین سەرکردەی ڕۆشنبیر دروستکەین تاکو ئەوە نەکەین هەر هەمان سیناریۆ دووبارا بێتەوە بەگیانێکی میرنشینی بەگیانێکی ئاغایی خێڵێکی دەرەبێکی کارەکەین ڕێژەی پارە و داهات چەنە تەجاوز لە شتە گەورەکان ناکەین و هەتا بەم عقلێتیش بیرکەینەوە هەر ژێر دەستە بین هەردی لە بین هەر زەلی لێ بین بەڵام ژێر دەستەیە یا ئێمە زۆر جام ئەزمونێکی تاڵ لەم قۆناغی ئێستا قۆناغێکی جیاواز لە قۆناغەکانی ڕابردوو ئێمە ئەزمونەکەین لە ناو مێژوی خۆمانە خۆمانین فەرمان ڕەوایەتی خۆمانەکەین ئایا ئەکری ئەمەش بدەینە پاڵ ئەو ڕووداوانەی تروە ئەو دەسەڵاتدار و ستەمگەرانی تر کە لە ڕابردووە بێگانە بوون و حکومی ئەمەیان کردووە ڕاستە ئێمە قۆناغێکی نوێمانەیە تا ڕادێ قۆناغێکی زەڕی نیشە کە خەڵک خۆی کورد خۆی توانێت لە کایەکانی دەسەڵاتە هەیە بەڵام ئەم دەسەڵاتە هێشتا نەبووێتە ئەو دەسەڵاتی کە ئێمە ئومێدمان پێ بوو بەرەو دەوڵەت بوون بڕۆین بەرەو سەربەخۆی بڕۆین بەرەو مەدەنیەت و بەرەو دادپەروەری و مافی تاک بە تاک بەڵکو لە هەنێ تایبەتمەندیە هیچ جیاوازی نەبووە لەگەڵ میلیشتەکانی تر لەگەڵ دەسەڵاتدارە بێگانەکانی تر درێژکراوەی ئەوەیە و پێویستە وەکوتم
شۆڕشێکی هوشیاری کللتور باڵین فەرهەنگی دروست بکرێکە تا گوشیار کرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا فاتیح شوانی مامۆستای زانکۆ و توێژەر لە مێژووی دیێرینی کورد و پەیوەندی ڕامیاری و سەربازیەکان سپاس بۆ کاکشوانە ورامی توێژەر لە بواری فکری سیاسی سپاس بۆ ئامادەبوونتان لە ستودیوی سۆراغی مێژوو. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی مێژووی ئەمڕۆمان تا سۆراغێکی دیکە بەخۆی گەورە میرەبانتان دەست پێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش.